ئەم ڕاگررتنی شەڕە بۆ هەڵخەڵەتاندنی ئێران بووە نەوعەنما ئێسش کە دوای شەڕە و ئاگر بەس ڕاگەێنراوە باسیەکەی کە ئاسمانی ئێران هەر کۆنتترۆلە بەدەست ئیسرائیل و فڕۆکەی ئەمریکیەوە هەڵخەڵەتاندنەکە مەودای هەیە دوای ئەوە شەڕ دەست پێ بکاتەوە یان بەم وەزعە ئیسرائیل و ئەمریکا جارێ ڕازی ناوە چاودێری ئێران بکەن وەی ئێران لە ئەوڵەوە بە مفاوەزاتی ئەمریکا هەڵخەڵەتە بەتەمای لێدانی هەبوون دوو مانگ هەتاکو خۆیان ئامادە کرد ئێستا کەش ئەم شەڕە کۆتایی پێ نەهاتووە ویستم دوای ئەو قسەیە و پرسیارە بکەم سەر هەڵدەداتەوە ئەم شەڕە سەر هەڵەداتەوە بەڵام چۆن بڵێن ئێستا تۆ ئیسرائیل مەخزوونی سیلاحی کەمە ئەبێ مەخزوونی سیلاحت هەبێ لە ناوچەیەکە قاعدەی ئەدێدی قەتەریت هەیە بەڵام خەلیج 180 کیلۆمەترە موشەکی ئێران بە ئاسانیە گاپی ئێرانی کە ئەگەر ببێتە کۆتایی نەفەسی ئێران لێدات لەبەرەوە ستا ئەمریکا ئیسرائیل لە منطقەی یەنبەعی سعودی لەسەر دەریای سوور قاعدەیەکی زۆر زەخم دروستەکەنەوە لە ماوەیە تەواوە بێ زۆری نەماوە کە ئەبێتە مەخزوونی ستراتیژی ئیسرائیل و ئەمریکا لە ناوچەکە بە زانیاریەکی کە مەنزوماتی سەربازی گرنگە مەنزومەی فادی بردووە بۆ سعودیە کە ئەو شۆنە بپارێزێ لەو کاتە پێویست ناکە ئیسرائیل کە ئەستنزاب بۆ ساڕوخی نەما لە یەنبەعەوە ئاودیویەکە لە ئیلاتەوە بووی